والريزو حرمة الرائي وعزيز ويكيك تر لزنجير برنامج كان خاون كاري جوهر كان شيخ أمير هما خزمتان تا إيسا نو برنامه داشتیم نسن و ای برنامه ترخان كين الرابط ون أو مفهوم ولو نظر يلا كلا أو نو برنامه خصيمه ور باس خصيمه ورد شو چونك أو مفهوم ولو أو نظرات حيوان يتيك حالي بين لليان لبستر فكريان لأو دریای واصلا جوهرین یعنی حالی نوعی من كل كام دریایی جوهر كده واصلا جيجرن و دریای فكرية یا او بستر فكرية رامان مقابل خام بوتن وبتواني من تصوري بكين يسكب لي برنامج شي من وديا وبرق او مفهوم وكار بيا و نظراتي كيك مطرح كريا سند او بانيلا دوار مرور كيمن و اي راسي رامان روشن وقلتن كي مفهوم نظراته وقد دنيا مذهب وتوهمات مذهبية كاملا حالة تزاده وكاملا جوازه ويسا مفهوم لك الدنيا مذهبي وكار بيد مفهوم واسرا پرهیزکار و عبادتکار و عبادت و نظرم ریاضت و آخرت و توشه آخرت و سوا و گناه و ای جور چیزی مثلا مطرسی مفهوم له ولی تماشا که ایره اینو برنامج هیچ مفهوم دی مفهوم المذهبی وكار نهاد نورياوي سر رای دستکاری کن ای مفهوم المذهبیه و نتوانست نداتی جوری جیو بکن که بتوانستن ای متنگه ده تقیید بدر متنگه المذهبی للا اکتری چوا ای برهمگل فكري الشيخ أمير يا دس نوسيلي كمان يسجل للشيخ أمير ولا السدم الشيخ أمير زياتر لباقي سردمكان كفتيسا وردس يا زيوتر وكفتيسا وردس دشمنگلو مخالف ولي جهان بيني فكري فلسفي كردانا وزيوتر دستكاري كيانا و هر یک دستکاری چون لقوناخی که سرطایی شروع بودن مثلا قوناخی که سرطای پروسه دستکاری لناو بردن میرات دانایان گوران نرسی مثلا تماشای آداب و رسوم این بوجیان که تمیل جندن و سور داشتن و نظر و نیاز کردن و نازانم كوبون ولا جماعة خانة كان عند الشو جمو إيش كده كي مروج الرأيان مهما للسردمي كي إمتنا خفت صور داستان وتقيير دانس هينو يسن هرما نخرياسة نكرياسة السنة نكرياسة واسرا هيني كي مذهبي سنتي كي مذهبي يا باوري كي مذهبي ويدياتر ای سوال هینیه سوال داشتن و نظام روش گردن و جوز شکنم یعنی لصوفیگری هاورد نسه دیاتر کفنه فکر وی که ای هینیه قانونمند بکن و ای قانونمندی چه هر جوری که تایسه خصی مثل باز لأثار حاج نعمت الله مکری جهون آبادی ولآثار نور علي الهي زياتر بصرا كفته ورشو كتدوين كرياس وتطبيق درياس وقرد
دنیای ئیسلامە کە بە جوورێکی باوەڕێل و سنەتێل و مەرسوماتە تەنزیم و تەدوین کردنەسن کە وەگەردە شریعت و آیات ئیسلامە تەناقض پێیان نەکەێت نەتەنیا تەناقض پێیان نەکەێت بەڵکە هینیچ اعتبار و اصالت خۆیی لەوە بکرێت چون خود حاج نعمەتوڵڵا جێهۆنابادی عنوان حاجیەکەی هەر لە خەوە دەرگێتە پێ نازانم هەر لە خەوە چوتن یا لە هوش چوتن چوتە یە دوو جۆر ڕەوایەتی کرێت چوت بەنێ مەعراج وە لەورە ئیمام زەمان بووتە کەفیلی و گوناکانی باشنەتەوە خلاص لەورە مەموریەت دەنە پێک باید وحاڵ یا دیندا بمەرزنێتەوە ئەو جۆرێک خۆی هاودەسێ کە لطف کرێت در الحقیقت که وقت حرافل مسجد خطیب المسجد گول نخون و قسەیان گول نخون و نەکەفنەشون قسەی ئەوان و ڕێوازخۆیان لەدەستنێ و یەسەکە ریاضەتخانە داشتە کامڵە معلومە کە لەسەر ڕێواز سۆفیگەری بێ و هەرو جۆرێکێک لە بەرنامەی وەرینە لە کەڵک وەرگرین لە کتاو عباسەلی قەزوینی ڕازگوشا تماشاکە هیچ سنەتێکیان خارج لە سنەتێل و باوەڕێل و ڕێوڕەسمە سوفیگەری نییە و ڕۆژەکەیانی شەرۆجێکە زووتر چون باسڕا خصومێوەر باس و شیکاری لە دو سنەتی یەهودیە پێکاتێسن کە ئتقامێکردنەسەن و استروە هینێکتر سنەتێکتر دەرن کە سێ ڕۆژە گرن و نیازکەن و نازانم پول کەلەشێر وە دەور سەرە ڕاخاتریە گونای شەخسەکە بچۆتە قاڵب ئەو پەلەوەرە مامەلیە کەلەشێر هیچ سنەی وە دەور سەر کەسەکە خەڕێنیدەن خەڕێدەن یەسەکە تەمام مەرسوماتە هیچ کیانە دەنێن باوەڕێ لەیانە هیچ ڕەتێک بە دنیای دانایان گوران و نەیرێتن و ئیمە باید ئێڕامان ڕۆشن بوون در نەتیجە سەکتێلی یا ئی خانەدانێلی ئی فەرقێلی تەریقەتی لە هەچین گۆپیان خۆشەکە ناو بنێریان باید تەکانێ ئەو ڕێ و ڕچەی تاریخی خۆیانە ئەدامە بێن و بیشتر شەرمەندەی خۆیان نەکەن بۆ دەستکاری گەوهەرێ نەکەن چون گەوهەرێتەوە هەر ئەندازەی دەستکاری بکەن قسەی خۆیان دەرن پەیام خۆیان دەرن جووری تەنزیم بینەسن ئی بەحسە حتا یە مەفهومی جەلێ لە یە بەنە بمینێتن قسەی خۆی کردن یا منوتن قسەی خۆی کردن ڕا کەسێکە ئاشنایی پیا کردوتن و ملە کولیەت ئی دنیا بینینەوەی لە پارچەیی ئەڕای لە زەین خۆیە تەرسیم کرد و تەسەور کرد و وینەگری کردوتن هەڵە با من ڕای وەختەکە فرن نەچوتن سەفەکەی خۆم لە خزمەتان نیشان بێم و وردە وردە بچین سێر ئەو مەفهومێکە کە ها لە نەزەرمەوە ڕەنگیان کردنەس بتوانی من یاوە ڕەنگ دیاریان کردن بتوانی من سەیریکان بکەین ئەزیزەت هەر جۆرێکە دوێنێن دەرە ئیمە هەر لە بەنی یەکۆکە ژمارە گوزاریکردنەس خاصە لیالا کەسێکە دەستنووسێ کردێسن و ناو لێرە ناوەکەی لەین برنەسن لە پاک وەکەنەسەوەی لە شوێنێک نووسە خاص عەلی نۆروزی لە ئاخر ویان نووسیانە خاص عەلی نۆروزی هەر یەسە لێرە نووسیاسن خاص عەلی نۆروزی کە لە ساڵ 1960 بووە دەستنووسێ کرد ئاڵا و ئی بەشێلێکە لێرە وە خەتێکتر نووسیا هەورد مەسەی لە ئەو دەستنووسە لەو نوسخەی حوسین ڕۆتافیەسە کە لەلایەن سێ ئیمان خاموشی و دەستنووس کردیاوەسە
ئێستا تماشاکەیتن لێرە قسە لە کەسێکێتن کە کەسێک کە بەشدارن کەسێک کە ئەمەڵگەران ئی کەسێ دەتوانن بەشدار لە یاری بوون وە کەسێکن کە ئێرەکانی سەد سەنگ ئاسیا و وەمل سەریانە خڕبیەتن هەریز لە ئەو ڕێوتوافقات خۆیانە لە بیاوبەست لا نایەن یەوە کەسێکن کە جوور سەنگ واسرا مورێ ناو ئەو کە خڕوە بینە و قرە پل خواردنەسن ساویان نەسن جوورێکە کە وردکردنیان ئاسان نییە جوورێکە کە تەقیردانیان ئاسان نییە لەلیان پاکۆکردن یا ساوینیان ئاسانیە و سەنگل مۆرە چەبوتن جوور ئەو کەسێ دەتوانن بەشدار بوون یا لە کوورە تاویاوەتوە پۆختە بیونەوەی کوورێکی منزۆر کوورێ جەمە بعد نیشانێ هەرۆجە گەرستان کردم یانە نیم خشتەکانی یا خشتەکانی یا بەشێرێک لە ئیبانگەرە لە شوێنێکتر هاوردنەسەوە ێستا یەمانی یە پارچە دەراوردن یەمانی یە پارچە لە ناو ئیبانگەرە فرە مشکل وە بوتن نیشانێ ڕەوش ڕاییاری ئیدەن ڕەوشت یا هەرە ئەخلاق مەداری که باید کنه اصول اخلاقی تو باید رعایت بکنی در ریاری یا رعایاری یسه که ایریا یا یک لیر روش نیستن لور روش نیستن ولی لیر رای راس هیاران کاوی امیدن یسه که این روش تا رای راسی و روی ارکان چون که یاری چوارچوان باری و جا که لشخ همیه بنکتر هاتیسن و استفاده فرق دلی کریاسن پاکی و راسی نیستی و ردا که چوار اصلی که بنیامین دسته ده هفتم باشتم یاری او سردم و پیش رو که و اوی چوار اسیسی و سکه همت کرن همت و گیره دیره که منظور هینا کردەوە و کردار کە لە فرەشون تینێکردن هەرو هەمەت دەستە پاکباز و پاک دەست پاکزیل و پاکزین یە چوار ئەسرێکە کە لەو سەردەمە یاریوە پێوە ئاقازکردنە شروعکردن دەستوە پێکردنەوە دەی سەردەمە شەیخ ئەمیر و یاری چوارچیوان باوەری وەجا دوارە بازگوی وە کردسە و ئەرکانی یاریە ویسه که این ریوه کنه و راسی پیش بچوتن رمز ها لیه رمز اخلاقی ها لیه که کنه و راسی بیریتور بوده کاوی امید که و هدف رسیدن و یاره و جوره که لچن شونه کاتیس چه بودن مردان لبردواری آزاد کردن یسه که کسیریک دیهینا که دست و دلان وگرد یکا توافق داشتوتن وگرد یکا هارمونی داشتوتن هم عملیان و سرا ظاهر و باطنن وگردی که توافق داشتن کسری گوجر نوتن ناتوانتن لدکان یاری خوردار و یا لدکان یار خوردار و که یار چو گوخر الکتر فروشد کسی که تالو نوتن کسی که لمیدان نوتن و تودل ناتوانتن ممکن کسی که هینیرا فرم مهمن که دینین لیرا قصه لچکریتن لإنسانك چو تایوتمندیت داشتوتن روشیاری کردن چو تایوتمندیت داشتوتن و یعنی قصه لیسه و سر راییه که مثلا دستکاری کریا اصلا دستنویس آثار فکریه فرفر مهمه ولی خو هینیرا مفهومه لقصه خویان دیرن بار فکریه خاونەکەی وەرخۆیان هاورد نست ئێ لێرە هەم دوارە لە کاوان لە هینێکتن نەدایک شروعکردی تەشویق کردێسن یەسەکە کەسێکە کوی وریا کەی نیشت گەردەش ئەو دامان ایسا کسی که وریا بودن دانا بود آگا بود هیچ وقت گرد ناگریتن وخوی یعنی لریلانایتن دوچار فساد ناوتن این دوا سرا منظور اهداف و
هینی که و کوێ تەشبیه بوتن لە ئی متافۆریەدا ئێستا کە هەدەف لە هینی چ چەس کەسێکێکە تیان وارد مێدانیاری بن کەسێکن کە وریان و هیچ وەخت وەسوەسە ناون و گول ناخۆن و لە ڕێ و قرار خۆیان لا نایەن لە شەرت لا نایەن مسقاڵی بیگەرد لەک هەر نەمەیر و چاکە لە کەشگرت ئەو زوو دەمگیلو وڵی دەمگیلو باید بوتن چون لێرەمانێ مثبت لێتن خود پەیامینەکە باید بوتن چەم کە ئێرەکانە تەڵا هەریس مسقالە تەڵایە باید بوتن هەم ناتەمامە کە گەرد ناوێتنە گەردیش بێت توانێتن پاک بۆ بوتن مێردان لێرە کەسێک بەشدارن چه ئەزەر قرس بیگەرد بی نەخانە ڕەنگین ڕەنگشان زەرد بی خۆ لە مێردان یە وەخت لە ڕەنگی قسەکەن ڕەنگی تەڵا زەرد معمولەن ڕا تەڵا چوتە کار کە مێردان کەسێکن هەجو قرس بیگەرد بینەسن کەسێکن کە پاک بینەست و لە خوانە ڕەنگین ڕەنگشان زەربی لە مەجموع ڕەنگەکان هەساوکە ڕەنگیان زەرد یانە تەڵایین یانە هەر جۆگەرسەکان کەسێکن کە لەک بە خۆیان ناگرن منزوور تەوسیفێک ئەڕا رفتار و داناییان کە وەقرارێ ومد بەرنامە ئەهداف زاڵن کە وەسوەسە ناون دڵوە ناون کە ڕێەکە لە ڕێ لابێن یا لە شەرچوتێکە شەرت وەقرارێکە وەگەردی گرانە دێرنێ خیانەت بێن یا لابێن یەسا قەر از چەند یەری یانە چەند نەفەرێک هیچ کەس لە ڕەنگ این وەسڵ ڕەنگی ئەوەزنەوەی مێردان نەمەنی کەفتەوە سەر نەنگەڵا کەسێک من کە خۆی وەسڵە وە مایەی پیش خۆی هەمن منکێتن خۆی وە کەسێک زانێت وە کەسایەتی زانێتن بەخشین کەم هێنەکە کامپیوتەرەکە ماڵان بەرقەکەی کەمۆبی یا باتریەکەی شارژ باتریەکەی کەمۆبی دانم کە دانگە خراونەوە دۆستێکمە بار ئەڵا ئێسەکە کەسێکێکە وارد مێدانیاری بن هەر لە ئەوەڵ و کەسێکن پاکن و کەسێکن وەریان وە گەرد ناغرنە خۆیان و غیر از تعدادی که نوتن یعنی که بشتر بن که من کن و بوده باعث ننگی رایان بقیه چسب بگرده تو سمان شنفت نمیر بیدار شاباز نوستن اولاک مردار یه کسی وریابار که هوشیارن و اصلا بیدارن یه جنفتی مثل که شاباز لاکین جنا گرتن وەگەرد لاکە مردووە سەرۆکار نێدێتن یەسەکە شاباز ئەوج کرێتن و وەگەرد ناچ بە قاڵب لاکە مردووی کۆکە خۆی پەسیف بدۆن ئەنجام عمل لە شوێنێک ببینێتەوە بەڵکە هەمیشە هالە شکارە هالە ئاسمانە هالە لەو وەختێنێک کە خوەرف بیشتر تیم دەرێت بیشتر ڕوشنایی دەرێت ئەو بیشتر ئەوج کرێت هینی کردنەسن وەدا خۆ جۆرێک ئەوەزەکردنە کە هیچ معنی کە لێ دەرناتێت دانای هەردوو سەر بینە ئاخرەت نەوەزی نەدام مەکرە ئافرەت دنیا دنیە نازانم دنیەن چەس ئافرەت شیوە چەند مەکرد دەستان پیچا پیچ پێوە یەسا هینە واسرا ئی تۆسیفە ناخۆنجی وەگەر یەکی لە دانایی و لە بێگەری قسەکردەتەن لێرە هینێ لێ ئەوەز کرد ئەڵا هینێکتر بەنێکتر کە لێرە هاوردێت لێ سەیاد مەوینانە ئی مەسەلەی هینەسە کە لێرە سامسامە حکمەت سەهەب نگینە و کەسێکی ساحب نگین کاروە دەسن بەرپرسن چەند شمشیر حکمت هادەسن دانایی هادەسن و
دانایی دیرن مدیریت کردن و ظلم و شمشیر ظلم و زور و تحمیل یسکه وریزان یا باید کنه بودن یا وریزان لر گریزان یا گاو نیا لر کنسه کا وریزان نخاو قافل ننشان باید بودن قانون قابل یسکه هم دواره چکتن توصیف که کسگری که وارد این ادانه بوده چست سیادن و این سیادی له شمشیر دانایی ها دستن و نه اینی ابزار یا کرسی جنگ و شیوه کرد یسا که کسگری کرسن وریان و مرهم سیادی صاحب حکمت که یسا که سیادی که واسرا مرهم زام کوملگا هابه این کتن شون گورگا منظور هر و پادشاه سلیره پیا کتن دی دنیای ظلمتا دی دنیای جیردسایی کردان کسی شایسته پادشاهی پیا کتن و یه سکه توصیف کتن که چکن ای سیاده خریکن چز لری یکی کردان حودن و یک گردو بکن مرهمی درست که اوش لره مدیریت ها باش و جمع جهان نمای کردان و چکن مرهم را زام کوملگا زام تاریخیان پیا کرد یه مواد شاخ سمسار کل رم شاهو یه منظور این است که لشاهو و شروبی و اولین اینان کوبونویل او سیدم سده هفت نواشتم لشاهو و شروبی که یه مهینه کردیس واسه شارک و دوره امانه که لیره چو بردی سکر او ذکر نسن بدا اگه ایره گاو این ودا خو او ذکر نه اینه گاو شرط شون کسی که و شرط لشون خرید جفتیاریه چکتن لتوق بنی خانه هین کتن خوی آزاد کتن یعنی هینگلی که لسرش تایوتمنی لاشخاص تایوتمنی للریاری و اهداف تایوتمنی لاهداف یاری یعنی توصیفات که لی متنی گنجاس و ای قصير اللي او مولود السنة اللي مولود مسا واخرته كل جمع كنا توشي اخرته الصواب هناك در دین در نوش و درسن على قوشرسون اقرار وسن و اقرار اینا پابنا على يعني توصيفاتي كسر تذكاريا كان لسر شرط وشون واقرار تاوت مندي او شخص که چو باید بودن و دشونک برپرسایی داشت بود که شرط داره قانونمندی داره هر کس آرو بوته نخت نیا گوش نمیدان برد پاک زیا خوی که این کسی که و نخت این کرد اهداف خویان دیاری کردن اهداف خوی دیاری کرد باشتابی و نخت و قصه و دانایی گو لمیدان و پاک برد لمیدان و پاکی زیا جیا واسرا یعنی توصیفات کن را کسی باشتر و چو خصوصیاتی باید داشت این اکتر لئیره که یاران اسراری رام کفت و درگاه آگاه اسراری یه سلیره دیدم دیو دین ایار سرمز جواهر باری هم دواره چکن که لیر قصش لکسگری کن که و شون کسگری که جواهر بارن گردیان است و دکانکیان پیا کرده و خریک
بدبستان جواهر بینست و کارەکە ڕستیس وەسڵاو هەمگامی و بەشداری لە یاری لە بارخانەش کوی جواهرات ئەلامەیە دەیری تێدا بیان مات سەتە ئاگایی باز باسڕا بارخانەی جواهرات مەست واسڕا جواهر بار یانە توصیفاتێکەنە ڕا کەسێرێکە بەشدار بینەسن لە یاری یا کەسێرێکە لازمە تایوەتمەنی لە داشتون ڕایە بەشدار بن لە یاری ئێستا هەندوارە لی بەنیچە چیمە سەر ئەوەی کە دانا سیادان صاف دیدەمەست ئەقرار بەتەوینان دام شەرت وەدەست ئێستا بنیامین و موسی داود تیر نەشەست چون داود لە سەرەتاوە هین بێ ئەو جۆرێکە ئەو باقیمانێ ئاسارەوەی مەویشن وەزیر دەفا بێسە لەەوە بەریکردەلیل بێسن ڕانما بێسن و ئەسڵا لە استراتیژیست بێسن بە هەمزەمانیش لە بەخش واسڕا دەفاعیش سەرکردە ئەو نێروە دەفاعیە بێسە گاو یاریشان برد ئەو پیابەست یاریتەنەکە هەماهەنگی کردن تا وەختی چی پادشا وەگەر پادشا پیابەستکردن ئی پروسەی یاری سەدەی هەفتم هەشتمە چێکردن هەماهەنگ کردن و ڕسانە هەدەف ڕسانە ئامانج ڕسانە ئەو هەدەفەکە کە ئارەزوی داشت ئێستا هەم دوارە کوی زەڕوسیمیانێ کولەن وەگەر داناییە وەگەر گەوهرە وەگەر جواهرە دنیا تۆ سەر و کار دێتن و کەسێ لە سەر و کار دێنن وەگەر وەفاداریە ئەرکان و ئەخلاقۆ یانە تۆسیفاتی کە وەسڵی مەفاهیمە ئی دنیا دانایەن گوران ئەڕا ئیمە نیشاندن وەسڵی مەفاهیمە وسیلەیە لە کەرەسەیەلی بینەسن کە ئەو دنیا وەکل بەیان بێسن وەکل ئەماڵی بێسن سیاد قدیم یانە هینێک منزور کەسێکە کە لە هینێ قدیم لە ئاسار قدیم سیادی کردێ سنگایە کەسێکە بۆ تەجربە ماوەی کە مدەتێکە کە خەریک سیادیە یەن خاڵێک تر کە وەگەر ئەو بەنێکێک لە مورد بالولۆ هاوردێسن هینەسە چون بیزار هینە زەنێن کامیان گوتن سیاد قدیم ئێستا سیاد قدیم دڵ وە شەرت شانە و زوانە شەرت باز شەرت وانە ئامان نیشتە و شان سیاد قدیم ئەوسا بیزار بێن نەکوی زەڕوسی ئێستا ئی داناغێ لە خۆیان وە بکەنە ڕا خزمەت وە جەم یا کومەلگا و بیزار بن لە ماڵ و لە دارایی و لە هین و یە پرەنسیپ ئەخلاقی کە ئەسرا بین نییە ڕێوەشتۆویشی نییە کە لە مادیات و لە دنیا دەست بشورن هەدا خانەوەدەداریش نەکردنس بە خاطرەوە تەمام وەخت لە خزمەت دەکەن چون یانەوە مانەوێ لە خزمەت واسڵات تەمام و کەماڵ و کومەلگا زانێت یاوەسن و زشتێک نییە و مثبەت یەسی هیچ شتێکەوە شۆن ماڵە نەچەوە شۆن خانەوەدەدارێن نەچیوان هیچ هەم دوارە هەر لە مورد سیاد و کە شوون بردن ئەڕاپیاکردن ئەڵا لە یەشون منزور ئەسرا بنیامین بووتن این سەدەی هەفتم هەشتم منزور پیاکردن شاس و ئێرەکانی داناغە لێکتر بوت منزور پیاکردن داناغە لێکتر لە شوونگە لێکتر و پەرەدان و دەمدەستکە یاریە بەسەگی وەدەری لە چۆم تا لە سەردەم شێخ ئەمیرە
بۆ کەفتەسنکەی هینە دەمدەستگا یاری چەندێک چوونە نواوە لە تەشکیل دەمدەستگا یاری و لە تەشکیل جەمەکان و هەڵوژانن ئەندامە ڕای جەمەکان وە لە نەهایەتە ڕای جام جەم جانەمای مدیریە. ئێستاکە هەم دوارە یەکجاران هەستاون دەفتەر تومار یاری هەستاون کەی بگشتە وەڕووی قانونمەندی وەڕووی دەفتەر وەڕووی دەستور و چ شتێک بەهاتەکانی هەلاجی بکرێت هەڵبسەنگێت وە تەسویب بکرێت پرۆسێک و لەسەرێکی نەسن کە ئێستاکە کەسێری کە باشدار بینەس وقراری مثلا داناییان چێ سەرکە گشتە سفێدوان بێسن چون دەفتەر یاری کتاو نییە کە تۆ فقط خەتەکانی بخوانی تۆ ئەسرا شەریەت لێ دەربارەی بەڵکە تۆ باید دنیا بناسی دنیایی کە نەنووسیاییجا فهم بکەیتن دنیایی کە ئەو خەترسی لێ قسەکەن یا لە سەردە نەنووسی هەست. ئێستاکە یانە گشتە شاگرد ئۆستای سفێدخوان بینەسن لە سیاخوانی هیچ ترسێک نەیاشنەسن هەڵایە تماشاکەیتن تایوەتمەنی کەسێ لە بینەسەکە بەشدار بینەسن. بعد شۆنە ڕای یاری هاوەشوونەوە دانێم ئێستا هاوەشوونەوە شۆنە ڕای یاری هاوەشوونەوە ئێستاکە یە بیشتر لە بانیش داشتیم باسڕا ڕای یاری هاو یا یەکە تایوەتمەنی ڕای یاری هاوەشوونەوە ئێستاکە شوونە زیاوەسن کە باتەکانێ کەلەمەیەکتر بوتن کە تایوەتمەندی ڕیاری ئێستاکە هەر کەسێک جی خۆی دێرێتن هەر ئەندامێک لە کۆمەلگا شوون خۆی دێرێتن ئەو شوونیکە شەرت خۆی دێرێتن وە شەرت قانونمەند بێسن یاسامەند بێسن. ئێستاکە کەسێری کە هانێرە گەوهەرترن و لە نەنەبانیەک وە دانایی جەملەی لێرە وەسڵەمانێ پیاکەتن کە کەسێرێکتن وە گەوهەر وەتیان وە ئەو گەوهەرگە لە کەنە ڕۆشنایی کە بتوانێتن هەمەتی جەم وە پێ مدیریەت بکرێت یا مهمەتی جەم خۆیان. ئەم دوارە لێرە شوون ڕای یاری یانان بزانن شوون ڕای یاریان بزانن بعد لێرە تومار یاری هەم دوارە دەفتەرە تومار یاری کە ئەو جەریانێکە کە چۆ اتفاقاتی کەفتێت چ شتێری تەسویب بێ چوو یاساغێک بیەسم یا چۆ مادەیەری بێست باتەکانە وە مادەی قانونی هەساو بکرێت یانە گشتێ دەفتەر توماریاریەتر ئینسانەکان کیین لەکەی وە شروعکردن یانە گەت چ شتێک یاداشتکردنەسەمە ئێستاکە وەختە ئیوانۆف لە هەزاران جلد کتاب لە ماسیە ڕووسام قسەکەی بەئەمزانێت چەکردنەسن تا وەختە پەیدا بووتن شەوکەت شایشێن بەشەر یادێ دیکە این پیاکەی پروسێ وەسە سازمەندەیە دامە پیاکێ تا کەسێک شایستێ خۆم شاهید پیا بووتن وە جام تەکمیل بوت. چێتر توەسین دەفتەر توماریەی بنووشان شەربەت پیاڵەی ژاری بوانان ئێستاکە شەربەت واسا ژار بنووشێت کابرا وەلی خۆ لە خۆی لە قەور و قەرار و توافقات خۆی لام نارێت شەرتنامە یاری بوانان شەرتنامە یاری سەرۆژێرزانکە مەجموع قوانینی کە ڕای یاری ئێستا لێرە بنووشان شەربەت پیاڵەی ژاری بوانان دەفتەر شەرتنامە یاری بچ نەپەن شەرمەنزوور ێستا بچنە پای تعهدات بیابەس و دەفتەر شەرتنامە یاری بخوانن تا ئەورێکە وە لە ئەو وەختێک وە شروع بیتەوە جلوە چەکریاسن چۆ قادە و قوانینێک حاکم و نازم وە یاریکردنە ئەو باتەکانێت بتوانێتن ئەو شەخصێ لە ئاگایی پێیا بکەن.
حالا یعنی سیاد بن مارو هنر پیدا بشو بچه یعنی گشت توصیفاتی که لخود انسان کان لپروسه که لیاری لمکانیزم یاری لأهداف یاری که یعنی گشت ای مفاهیم و بیان او دنیا سوا و هیچ صورتی که دنیا و این نیره و دنیا و اصلا مذهبی دنیا کرون نیره بعد هم دواره لیره و ایرکانی و قانونمندی کسی که باشتر مدیریت قانونمند بچوتن به خلط خوش بودن به گرد بودن چه بودن میدان آزاد بن لبردباری میدان مرو که گرسان کنم میدان او بشه جامعه است که للایان یاران و مدیریت کردن یعنی که وقت میردن منظور ملت ده. ملت آزاد بن کردان آزاد بن لا بردباریان نتوالى ادبیات سیاسی امروز صاحب کردی مثلا کسی که پنج بردن کسی که واسه خاصترین کان کارآمدترین کان داناترین کان کارکان بسپلیت اوانا و اوانش وریم ناموس یاری قانونمندی یاری بتوانن کارکان بونه ریو و جامعه قانونمند بود لکل میردان هزار دور یاری بکرن یاران مو هوشیار یا جهان بوم مو یاران هوشیاران مثل که وقت یک وقت او هینگله و پیامبر یک گرن و پیام برگرده که و هدف لایاری کنی چس خلاصی یا آزادی لبردباری هم بردباری لناو خواه که کس حاکم کس نوتن مطابق شرطنامه یاری یکسانی حاکم بود لکوملکه و هم جور نتویج لجدسی آزاد بیوتن و مدیریت سیاسی و سنوشت خوی دسته مرد رنج بردار او جگرستان که یعنی گشت انتوانتن او دنیا ورات قابل يفهم بكيتن للرئي مفاهيم إذا بنيامين بنا وأقرار وك بنيامين خوي كسي كك سدي هفتم هشتم بينكمي پیشگام بی و یاری او سردما شروع کرد یا چراخ یاری او سردما روشن کرد و یاتریش وقت کسی لیکتر بینه هاو سری کردن و آمگامی تا رسیه 72 بارگاه تشکیل دادن اما 99 بارگاه تریچین شاهو قصه لیلی هست یعنی آثارکی لدست بین بریان هستن و ناتوانیم او زانیاری که لازمه لسر جزئیات که و دست باری ایسا گاو کیانه رو جگستان کنم که پیرو هستوان یعنی هو روی هستاو کتاو و روی اسرائیل روش هستاو روش اعلام استقلال یا اعلام علنی وکردن جمع جهانمای کردانه یه چفره مهمه بنی شو بشکن و تلسم فانی پاسشان بوز و جادنی برش یه سه که شربت زنده وقتی لحین هستا این بن آزاد بنده بردباری و موقع شربت زوق زن یعنی نتوقع شربت زوق زن یعنی واصله نوشن یا خوان یه سه یعنی گشت هینا گاو کیان پیرو هستا و بنی شو گاو يعني قشت توصيفاتي كل سر إضافة هنا رو جرسان كنا ورول الشاو باقي وزيران وباركا كان شاس يعني قشت توصيفاتي كل أوانا كله تجربة له كلب وجرياس لسيدنا شيخ أميرة كبتان ياريخ ويان بخنقر مرد مایدار ماشا که شاباز پیچان و دامشو شاباز هر وسه که هین پیچان و دامشو که یعنی شاباز که دانا کان تشبیه کریت شابازی که شکار کن و دام دانن را دانا غلطر و یعنی منظور هر و هاو فکری و هاو یا همسری است که
عربينا يعني لنا وكدانا قشتيري وكان اسه هزار هین هزار کوی خلامان هزار و یک کوی خلامان ماچان بارخانی نوسویل امان بنیامین سویل یمن سابقات مو برجو مرد مایدار منظور مرد مایدار کسری که تشبیه کن دارا بس و یعنی مربوط نیه و زمان شیخ امیر مگر یک شیخ امیر وکو وانوتن یا درستان او موارد دواره تکرار وکردن اسم باشتر بین اسم هزار و یک کو و اصلا گرو لمردم لکردان حاضر بین اسم را جاری کردن که ویشن بارخانه نوسویل کسی که این خبر خوش یا یک حسار روش نشانه روژه این که طلوع کردیسن یا روشیت بود که لو زمانه بنیامین این بی سویل بی و خبر حالاتن خوار و شروع روژ او دوران داوست و که وقت ای بارخانی چه هدف واسه که چاپیتن ميرد مایه‌دار او باشه لکردان که مایه دیرن لمدیریت جبهه براجیانو يس الدور ياران قشتي يعني توصيفي كلا او زمان كان قاعد كم ك يسا زياد كانتر وقت برنامج وتن متى زياد فقط هري هي لدينن دي زانن دنيا شخورة كتشنك اي مفاهيم عميق ولا شو دنياي قلت سكن شو مفاهيم مهمة كان ولا شو دنياي قلت سكن دنياي بيمينك دنياي دانا يعني دوران يا كردان هم دوار الليلة برهن نكوش واسترا ماديات و فين كردن ليريش معلومة رنجروين جنجول لعله كم ني دنيا پوش بزري پيويد كلالا يهيني كرنسن تعبير مذهبيش دليكن ولي منظور هر وسا كردوا بزر پيويد مقالي هي هم دور بنيانيك در شسكار كدور بيشتر شي مسألة نا آلمانا علم إظهار مبو نا آلمانا لآلمانا علم إظهار ما كان آبازر واغزار مبوي بزر دانا إيه كتر نصر ونصر در یاگیری و ای بازار واگذار کردن یعنی علم جور علم که اینه کردن نصر و نصر در گذشته وری گریتن و بیت کار و زیاد پیکردن و اینجوری تکامل و اینجوری هم داره بس یه سر بیا بس که چه روز هزار بیا بس که یه چند داره دوره شیخ میره فکر نرسته بیا بس که یادتن بلکه یه باسمانی در سه دوره سده هفتم هشتم و قدم ولی که قرآن حال گردون و داخل و قرار یعنی دستکاری کنن چوشان انسه معلوم نیه چنی پیشرفت کنه در پروسه و درخواستنی یاری سرده قرآن مثلا کسی به ما دفتر حاضران دفتر وانان یس که یه چی مثل سری که علای و کلمه چه تبی چی مثل مزمون هر دفتر بزنن که کلام نوان خدر بمانن یس که تمام هم دواره چطور سرسفید وانی بعد و حرف دفتر و رب قانون و اخلاقیات و او چیزی که توافقات که کلیاز باید کنه آبان و بی طبقانی یاری بود تکاوی امید
والراسي بتوانێت موفق بیت بەوان ڕێداری. پێیان سەنات یاری چەس ئەم دوارە لەوریش لەبانی هاتووی کە ڕەوشت یاری چەبوتن نیستی و ڕدایی و ئەمیدواری کە ئەمیدواری نییە لێرە چوار ڕۆک نەسەکە شێخەمی لە شوێنێک تر هەوڵ دێست. دەفتەروانان دەفتەر جفتیار و توم شەرت شەنە بوتن هێستا جفتیار و توم توم سەردی شنوێ سفیدوانی خەت سفیدوانەی ئەڵا یانە چینە سەرێک کە جفتیاری چێرە و جێگەرستان کردم کە تەشبیه کردووی کە ئیسێکلکە یاری پەنجە وەگەر وەسفا قەڵەمە جوور هیچ سەرێن تەشبیه کردووی دەفتەر کردوویە زەوی کە مرواری لە تێبکاڵێت یەکەن لە ئەو دینەسەردا ئەو منزۆرە دوارەوە ئەدەبیاتێک تر بەیان کرد سفیدوانی خەتە سفیدوانە بوتن یانە تماشاکەی چۆ ئینسان یەکێک خەریک بینەسەن یاری بکەن و ڕووی ڕاستی و پاکی و ڕووی ئەرکان و یە هیچ هینێکی لە هیچ مەفهومی لێ مەفهومەلە ئەسڵان مانای مەسەبی ناتوانێتن وەدەست بێتن یا تعبیر مەسەبی لێ بکەیت چون یانە معنیان فرە ڕۆشت هم داره لێرە تاکید کردەوە هەرف دەفتەر بزانن پەیمان سەنات یاری چیم لەسەرێ بعد باری زاتوانە ڕوویەکە و دەفە چیم لەسەرێ لێرە کە وەکو نمونێ ئینسانە ئازاد کردەوەی معنیە کە لە تەمام دڵبەستەگیە لە مادی و وەسراو دڵ کەندوتن وەشون ئەنیاڵ و وەسنەوتن بەڵکە تەنیا دانایی ڕوشن وەکرێ ڕی ڕووی دانایی ئەمەڵ کرد و کەسێک بود بیگەرد بوتن و یا هین کە مثال مرد ئازادە چون باە بود چون باە بالیل بوتن بزار نەدیدار پیرۆ وەشون مادیاتەنەوە بەخۆی وۆ کردن ئەوە خزمەت وە کومەلگا بالیل ذاتی بیزات یەگانە کە ئامیان ماچان بالیل دیوانە ئاڵا یە ئامیان ماچان نەتوانن کەسێک شەخەمی یا کەسێک جوا و ئەو سوتابیرە لە یەکی لە بەنەکان بالیل و سەردەما کە واتێ ئەو واتە یاران ئیمە دیوانین یعنی ئیمە هەڵوژیا واتە یاران لەجێ واتە لەجێ بەیابەس چێسە کاتەورە کووە بەیابەسی یاران ئیمە هەڵوژیا مەسەڕات دیوان کە تا کەسێرێک جۆر سەدیق بوورەکەی و کەسێرێک تر دەوش تعبیرێکردنەکە ئیمە دیوانەی من یا تعبیرێکردنە کە زاوت هەبی لە وجودی دیوانەی کردێ و سەنا کەش و پێوانە خەرفاتێکە نەسەر بارە هەویەتی بعد یەسەکە هەم بارە کەسێریکانە ئوستادی ئیمێدانە ڕەنەها دەستمانە شکاوان ڕەنە کە وە ڕەنەکانیان چەس ئەڵماس دێرە یانە شێرزان و شێرگو یە درست نییە شێرزان و شێرگو نییە وە چون باتەکانی گۆهەر بوتن یەسە شێرزان و شێرگو نییە لێرە بەڵکە گۆهەرزان و گۆهەربوو بوو شاهێ دانایی یعنی کە لە گەوهەر وە ئینسانەکان بوونە شاهێ دانایی ڕەنە ئەلماس نەخش معنایی منێت ڕەنە ئەلماس کەسێک کە ڕەنەکان ئەلماسەوە ئەلماسی توانێتن گشت سەنگەل قیمەتی تر بوڕێتن بیشتر سێقەڵیان بێتن نەخش معنایی معنادەر و دنیا و کەلمات و ڕێواز وأسرع خود إيمان نحشي من جيان معنا بياكل شدا ناي دوران إيدا ومن يوان لنا هانا دس معنا شكوان بس لنا الماس كسيركم إن الموضوعات وأسرع وزواني كي إن بيشي قلت بيشته موضوعات أبستراكت كلي توانا شيء كان وهو توانا قابل فهم كان تابو وديان أبا كسيري كان
جام جهانما سفید خط یعنی هم دواره ارزتان کردم که روشن وینه جام جهانما ایمن که مثلا لیرت ماشا که او کیان ای روشن وینه جام جهانما منظور هر او کسی که انترناسیونال بود، کسی که جهان بین بود، جهانی فراگروی فکر کرد و انسان هستی که انسانی بینید لکل جهان حکم مورودس سفید خدوانه وانیم ایسا که کسی که این سر کارکانه دستن و که سفید خدوانن و کسی که لو توصیفات بانا سنگ جزیره ندن پخته کورن یعنی توصیفات و بیانیه و ادبیات جور توصیفاتی که رسم ابا ای انسان یعنی که مدیریت جامعه و دستان رو و باید به دستان رو بود چون یعنی مدیران جامعه گروه جامعه هین نیاشتون خویان پرنسیپ نیاشتون خویان نمونه نون جامعه گنی جوریم روش کردن چوب دیاد دیسن علت واسه که یه مشتروزن و باس و فاسد سر کرده تشتکتر که هینا لیرا ای قلامزادش شمال بوی شریف باد سباییم قلامزاده فرز مشکل گوشاییم یعنی به انسان چوته سر و اصلا قلامزاده منظور نوعی فطریت طبقه کارگر که بتواند طبقه کارگر قلامزاده یا خونده این کردن مشکل گوشایی جامعه بکردن حالا یه بستگی دیدن بقیه بناکان که مرتبط و دیدگاه هم پیاب کرد و دیدنم یکو که لو معنی خود دینه جویان اولی خود ایمه قلامزادی من منظور از پشت مردم عادی دیرن خویان سازماندهی کن و خویان سرمشت و دوی دست نه خانوق دینه کمربسته قد هینگو کمربستگان قد بسته یکتا کمربستگان کمر همت بستان است و قد بسته یکتا یعنی خودسازی داشت نسیم که هر کم بیانا یکتایی شون یکتا خویان دیرن شخصیت یکتا خویان دیرن یعنی مثلا در این حال رو جوری که ارسان کنم در دنیا قربه ایندیویدوالیزه کردن انسان کن یا اتمیزه کردن انسان کن باو بیسن ولی دیره در این حال که وگل یک پیوندی که عاطفی اخلاقی عقلی حملانه وگل یک پیار کردن در دنیا یاسه در این حال شخصیت یگانه خویانش داره سفید بوانه دواره هم دواره سفید بوانه بو معنی چون گوهر بدانه گوهر بزنه معنی گوهر بزنه معنی دفتر بزنه یعنی گشت هینگل توصیفاتی که کریا دانه عقل سنج کیمیای کاملان بیانه چی نسسری که جمال جام جهان بیان بودن دواره هم او انترناسیونال لیر خویدی دو ادبیات کرد هر کس کردش کرد چنش نوا چوتا مرتبه بالاتر و اصلا یعنی پیشرفتی لول فمالایتیه کالا بازرگان صراف یعنی گشتی ادبیات ارکان و ادب عقل و هوش یعنی گشتی ادبیاتی که دنیا و بیان کریاست و این مفاهیمی که مذهبی تنیا نیان بلکه هیچ نرخ و بایخی که مذهب نی یا سنده آثار و طور بعد نظام کردان که پیروپاسل یک ناون و قصد سری کردی من یه مهم شرطنامه یاری وقت پادشاه این بود که رای یاری نه دین یاری و روا شرطنامه یاری دو هین جواز البته شرطنامه یاری اوسا منیر و شرطنامه یاری خواجان بنیشم او خاونکاری میردان آزاد بن چه بردباری حالا یه که الان ارسان کردم شرطنامه یاری بوده دستور بنرتی آین یاری بوده دستور یاری کردن لحالتی که هر جام جهانما
تشکیل نویه و او جمع او مدیریت آشکار نویه. پس در صورتی که شرطنامه یاری بوده قانون بنرتی حتی شرطنامه و روی شرطنامه یاری که یاری کریه تایید سرده من یه بوده دستور بنرتی یا قانون اساسی کردان وقتی که بودن قدرت اجرایی پیاکتن جور قانون گشت لایانه گشت نتوکا که خواجام بنیشو او خواهندکاری پادشاه لواقع خواجام درست نیه لیره چون خواجام شاخوی عرب بنیامین بردسته که برسوله لیره پادشاه بنیشو او خواهندکاری پس پادشاه خواهندکاری کردن نه یک سلطنت یا حکومت یا خلافت یا مثلا امامت بلکه خواهندکاری که خواهندکاری یا مدیریت کاروبار جامعه کردن مرداد او موقع وقت پادشاه بنیشت خواهندکاری شرطنامه یاری که قدرت اجرایی پیدا کردن و مردان بردهباری آزاد بن بردهباری داغنا خوی و خارجی رو که ارسال کردن یعنی هنگل فرمهم میکن مفاهیم فرمهم میکن که دلی وکار هاتی را بیان ای دنیا یه تایره هاتی من که هینتر لبرنامه اکتر ادامه بحثه کدی من و او برنامه شبه برنامه ده الا یک دو دقیقه یه ساعتی فیلانی تربیه سنم دوارم که رایزم روشن بیوتن رای عزیز که این مفاهیمی که مذهبی نیان یکی دش قسەکان شێخەمی لە گەورەکان شێخەمی کەڵک خراوەرگیری ئاسن یان هەر ئەو تەرفەند و تەلاشکە لە ڕاوە لە ڕێبردن مێژوو بوران وە لە ناوبردن هی ئەزەمەتە هی ناسنامەی ڕەسەنە کوردان ئەواتە زەنیانەیەکی خۆشە ڕاتان درن بنیشنەخێ